ئەمڕۆ یارەکانی هەفتەی شەشەمی خولیانە نایابەکانی کوردستان بەڕێوەچوو لە شاری ئەولێریش سەیاری ئەنجامدرا کە دوانیان بە یەکسانبوون کۆتاییات بوو، یاریکیشیان بە سەرکەوتن. پامنێرمان حوسێن محەممەد لەو بارەیەوە زانیاری زیاتر بۆ بینەرانی پام ئاشکرا دەکات. بەڵێ ئەمڕۆ یاریەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان بەڕێوەچوو، لێستەدا یاریەکان بە کۆتایی هاتووە لە شاری هەولێر سێ یاری بەڕێوەچوو. ئەمە یاریگای یانی پێشمەرگەی هەولێرە لە شارۆچکەی پیرمام کە یاری نێوان هەردوویانی پێشمەرگەی هەولێر و دەربەندیخانی لێ بەڕێوەچوو. یاریەکە یەک بە یەک کۆتایی پێهات. لە جێمی یەکەم هیچ گۆڵێک تۆمار نەکراوە، بەڵام لە جێمی دوم هەردوو لایەن توانیان گۆڵێک تۆمارکەن و یاریەکە بێکسانی بە کۆتا هات. یانەی برایەتی لەگەڵ زێرەوانی بە بێ گۆڵ یاریەکە کۆتایی پێهات. یانی هەولێر بە دوو گۆڵی هۆگر حوسێن کە بە لێدانی سزا تۆماری کرد توانی لە یانی هەندرێن بباتەوە. یانەی سۆران لە زاخۆی بردەوە بە گۆڵێکی بێوەڵام و یانەی نەورۆزیش بە گۆڵێکی بێوەڵام لە پێشمەرگەی سلێمانی بردەوە و هەردوو یانەی شێروانە و سیروانی نوێ بە دوو گۆڵ یەکسان بوون. بەم جۆرە برایەتی لە پێشەنگمایەوە و یانەکانی هەولێر و سۆران و سیروانی نوێش کەوتنە پلەی دووەم بە 11 خاڵ. من ڕاهێنەری هەردوو لە کاپتن هۆگر ڕاهێنەری یانی دەربەندیخان و کاپتن سەمیر ڕاهێنەری یانەی پێشمەرگەی هەولێر وەردەگرم. سەرەتا کاپتن هۆگر ڕاهێنەری یانەی دەربەندیخان کاپتن لە نیوەی یەکەم ئاستیپەکەتان بەو شێوەنە و لە نیوەی دووەم دەتوانین بڵێن هاوسەنجێک هەبوو بەو خاڵی کە لە نێو یاریگەی پێشمەرگەی هەولێر بەدەستهێنا توانین بڵێن دەربەندیخان ڕازی بوو. سەردا سواز بەخوای گەورە کە توانیمان لەگەڵ پێشمەرگەی هەولێر و لە ساحەی پیرمام خاڵێک بەدەست بێنین بەدڵنیایەوە خاڵێک کەم نییە بۆ ئێمە لەگەڵ پێشمەرگە و لە دەرەوە یاریگای خۆمان، چونکە یەکێکە لە ئەفریقا باشەکانی ئەم ساڵی دەوری یانی پێشمەرگە و بەدڵنیایە ئێمەش بۆ هاتبووین بیشی بێنەوە لەگەڵەوەشا، بەڵام نەمانتوانی، بەڵام بە خاڵێک ڕازین بە تایبەتی لە گێمی دۆمێ مزەختێکی باشمان کرد و یعنی هەلیشمان لە دەسا، بەڵام سواز بەخوای گەورە خاڵێکیش کەم نییە لەگەڵ پێشمەرگەی هەولێر. خۆش کاپتن، هەوڵ دەدەم کاپتن سەمیر ڕاهێنەری پێشمەرگەی هەولێری زۆر بگرم لە یاریەکە لە نیوەی یەکەم یاریزانانی یانەی پێشمەرگەی هەولێر کۆمەڵە دەرفەتێکیان لە پێش ونیان توانی گۆڵ تۆمار بکەن. لە نیوەی دوم ئاکام هاشم توانی بە لێدانی سەر گۆڵ تۆمار بکات و لە یانەی دەربەندیخانیش یاریزان مستەفا توانی ئەنجامەکە یەکسان بکاتەوە و دیارە کاپتن سەمیر لە ئێستادا بۆ دەستگایشتر قسە دەکات. من هەوڵ دەدەم بە زووترین کات کاپتن سەمیر وەربگرم وا دیارە دوای ئەوەی ئەم هەفتەیە یاریزانەکان زۆربەی یەکسان بوون، بۆیە دەتوانین بڵێن گۆڕانکاریەکی ئەوتۆ بەسەر ڕیزبەندان هات. کاپتن سەمیر لە یاریەکە تووشی یەکسانی بوون لە نێو یاریگای خۆتان، ئایا دەتوانین بڵێن پێشمەرگە بۆ خاڵە ڕازی دەبێتن یاخود بۆ یاریەکانی داهاتوو هەوڵ دەدا قەرەبووی بکاتەوە؟ حتمما خاڵ بێ خاڵ ڕازی نین، بەتایبەتر لە ناو مەلعبی خۆمان، بەس بەرامبەر ئەوەش ئەوە خولی کوردستانە، هەموو نەتایجەکان نەک لە پێشمەرگە، هەموو فەریقەکان، هەموو فەریقێک تووشی دۆڕاندن دەبێ، هەموو فەریقێک تووشی یەکسان بووە، چ لە ناو مەلعبی خۆی چ لە دەرەوەش. پێشمەرگەشێکە لەو فەریقانە وەکو ئەدا خراپ نەبووین، بەتایبەتر شۆط یەکەم فرسەشمان زۆر هەبوو، فرسەشمان لەوە لەگەڵم هاوڕای کە لە دەستدانی دەرفەتەکانی نیوە یەکەم وای کردکەوە یاریەکە بێکسانی حتمما کە تو دەرفەت لە دەست دەدەی جاریوا باجەکەی دەدەی، بەس لاعبەکانش لەمە زیاتر وە کۆڕانە پێیان خۆشە گۆڵ بکەن، بەس چونکە کەشوهەواکە بابرێن بارانەوەی بوو حتمما تەرکیز کەم دەبیتەوە، بەس بە شێوەیەکی گشتی دەکرا ئێمە نزیکتر بوون لە بردنەوە، بەتایبەتی لە کۆنتترۆلی تۆپ دەتوانم بڵێن بە ڕێژەی 160 کۆنتترۆل تۆپ لە دەستمە بوو، بەس دەربەندیخانش یاریی بابرێن قیتالی کرد، یاریەکی کە هەرچەندە شۆتی دووەم زیاتر وەختیان دەکوشت، بەس من دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم، هیوادارم لە یاریەکانی داهاتوو نقاتی قوتی خۆمان زیاتر پەرەی پێ بدەین، بەتایبەتر لە ڕووی خەتی پێشەوە. پێشمەرگەش یەکە لەو فەریقانە کە هەموو دەمێ سەرچاوی خەتەرە بۆ فەریقەکانی بەرامبەر، بەتایبەتر کە کاتێک دێتە ناو مەلعبی فەریقی مقابل. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو پێشمەرگە باشتر دەبین ئینشاڵڵا. کاپتن سپاس، دەگەڕێینەوە لاتە.